هاوکارە ئازیزانە ئەکەین سوپاسیان ئەکەین. خۆپیشاندانی قوتابیانی پۆلی 12 ئامادەییە لەلایەک پاڵپشتی لە داواکاریەکانی مامۆستایان دەکەن و لەلایەکی دیکەوە نیگەرانن لە دواکەوتنیان لە پرۆسەی خوێندن و دەڵێن پێویستە حکوومەت شایستە داراییەکانی مامۆستایان خرج بکات بۆ ئەوەی ئەوانیش بگەڕێنەوە نێو پۆلەکانیان. داواکاریمانەوە یانەوە تا داواکاری مامۆستایان جێبەجێکەن لەبەرەوەی بێنەوە بۆ مەکتەب و ئێمەش دەرزی خۆمان بخوێنین یانەوە تا منهەجمان بۆ کەم بکەنەوە. چونکە بەجددی ئێمە زۆر دواکەین لە خوێندنەکەمان و هەنێک هەیە پلان و شتی داناوە بەڕاستی ناتوانێت ئەو پلانانەی کە دایناوە جێبەجێ بکە. بەڵێ زۆر کاریگەری هەیە چونکە منهەج بە ڕێژەیەکی زۆرە بۆیە ئێمە ناتوانین تەواوی بکەین و مامۆستاکان ئەگەر ڕۆژی 5 لاپەڕەش بخوێنن تەلەبە هیچ تێناگە لەوانی کە مامۆستا باسی ئەکا شەرحی ئەکا بۆ خوێندکارەکان. زۆر یعنی ئێمە زۆر دابڕاوین مانگە زۆرە بە تایبەتی بۆ پۆلی 12ەکان کاویش وای کردووە ئێمە وزاری پرسیار لە هەولێرەوە دانرێ وزاری هەر لەگەڵ هەولێرایە هەولێر دەستی پێ کردووە ئێمە مانگێکەمان خوێندووە ئەو کاتەنا ئێمە ناگەینەوە یعنی 30 ڕۆژ زۆرە. قوتابیانی پۆلی 12 ئامادەیی جەخت دەکەنەوە ئەوانیش زیانمەندی بایکۆتن و دەبێت حکوومەت بەرپرسیارەتی ئەم بارودۆخە هەڵبگرێت ئەگەر لە خەمی پرۆسەی خوێندن و کردنەوەی دەرگای قوتابخانەکاندایە هەرچی زووە داواکاری مامۆستایان جێبەجێ بکات. لێرەوە ڕووی دەمان دەکەینە ئەو حکوومەتە بێباکە و پێی دەڵێن ئەگەر بەردەوامی خوێندنی هەزاران قوتابی ئەم سنووری بۆ گرنگە و ئەگەر کردنەوەی دەرگای داخراوی خوێندنگەکانی بەلاوە گرنگە ئەوە با بە ئەرکی خۆی هەڵبستێت و بە شایستەی دارایی مامۆستایەکانمان دابین بکات ئەوانیش بتوانن بە دەروونێکی ئارام و ڕۆحێکی ئاسوودەوە دەرگای خوێندنگەکانمان بەڕوودا بکەنەوە. ئەگەر نا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم دەبێت بەرپرسیارەتی داخراوی دەرگای خوێندنگەکان بەڕووی قوتابیاندا لە ئەستۆ بگرێت. یەک مانگی تەواوە بەوەی بایکۆتی مامۆستایان وانەبێژانەوە پرۆسەی خوێندن لە پارێزگای ئەڵەبجە و سلێمانی پەکی کەوتووە. مامۆستایان مەرجیکردنەوەی دەرگای قوتابخانەکانیان بە دابەشکردنی موچەی مانگەکان هێشت و نۆوە بەستوێتەوە. قوتابیانی پۆلی 12ش دەڵێن بۆی زۆری پرۆگرامی خوێندنەوە ئەستەمە قەرەبوویان بۆ بکرێتەوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.